یەکێک لەو شتانەی کە من وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئەگەڕێم و نەبوونی یاسا سەروەری یاسا ئەمە لە کاتێکە کەمە بۆ یاساناسان بەجێدێڵین ئێمە قسەی لەسەر ناکەین بەڵام وەکو ڕۆکۆمەڵایەتێکی نەبوونی هۆشیاری تاکە چکە ئەگەر ئینسان هۆشیاری هەبوو بەرامبەر لە بۆ هەر شتێک کە مافەکەی زانی هۆشیارەکەی هەبوو لە بەرام ئەزانێت لە بەرامبەر هەموو مافێکە ئەرکێکیشی لەسەرە کەواتە ئێمە هۆشیاریمان نییە کە بزانین کاتێک چەکمان هەڵگرت مثلەن زیانەکەی چییە؟ هەنێک لە حاڵەتەکانی تمنەوەی کە تەجروبەم کردو پسم بوونی شوێنی مەسەرەن پیاڵن مەیانی سیلاحەکە شوێنی سیلاح فرۆشتن ببوو ینی نەبوونی سانسۆرێک ینی لەوەچێ هەر کەسێ بێ لە تەمەنێکی چەند ساڵیە هەژدا بێ 16 بێ زۆر بە ئاسانی ئەتوانێ مەسەلەن چەکێکی بکوێتە دەزەڕوویەکی ترۆ بە لێشاو بوونی بەهۆی بوونی شەڕەکانەوە مەسەلەن کەسەکان لە شەڕا چەکیان دەست ئەکەوێ وەکو هینەک بۆ خۆیان ئەیهێنەوە جارێکتر ئەیهێن لە بازاڕەکانە ئەیفرۆشن و بەبێ سانسۆر ئەفرۆشێ لە ڕاستی ئەمە ئیشی حکوومەتەکە بە جۆرەك ئەم دامەزرانە ئیشی لەسەرکە ئەگەر بۆ کوشتنی تاکە کەسێکیش بە هەوڵ بێ بزانە هۆکارەکەی چێ بۆ ئەوەی بە شێوازە لە شێوازەکان میکانیزمی چارەسەرکردن بدۆزێتەوە بوونی دراماکان زۆر جار لەو درامانە ئەوەنەی زیاتر ڕۆڵ بە کەسانی سیلاحگێڕ و بەتەڵەکان ئەوانە کە سیلاحەکانە پێدایم ئەوان بە حەق بەدەستن ئەمەوە ئەکا بنیادی تاکەکانمان مناڵەکانمان لە ئەوڵە زێر زیاتر ئێستا بڕۆ هەر دیراسەیەکی وردکە لە بازاڕە سێرێکی پارە بە 50-60 مناڵ بێنە توێژینەوە لەسەر کە سێرێکی لەنا هەموو جۆرەکانە دەست بۆ چیە با بۆ شتێک کە سیلاحە ئەوەی کە تەقەمەنی ئەوەی کە چەقۆیەکە کە لە مەسەلەن لە بازارێکە ئەفرۆشێکا لە هەر وڵاتێکە لە هەر شوێنەکە دۆخی ئابووری و سیاسی وڵات یعنی بەرەو تێکچوو لەو کاتا ئەو دۆخە شلۆق ئەبێ هەژاری زیاتر تیابێ تاوان زیاتر تیابێ ئەمە لە ڕاستیاوە ئێمە قسەی لەسەر ئەمانە بە بەحث و توێژینەوە لە وڵاتان و لە زۆربەی شوێنەکانان کرا هەر شوێنێک کە دۆخی سیاسی و ئابووری خراپ بوو ڕێژەی تاوان و کوشتن تیا زیادەک ئیشی حکوومەتە کە ئەگەر تا ئێستاش بیری لێ نەکردبێت و ئاوەڕی لێ نەدابێت و لە ڕاستی ئەمە ئیشی حکوومەت و پەرلەمانێکە کاری لەسەر بکە بۆ یعنی جارێکی تر کۆمەڵگای ئێمە بەم هەموو دۆخە نەخوازراوە تێنەپەڕێەوە بوونی عەفوبوونی ئەم جۆرە کێشەش ئێمە بێ لێکۆڵینەوە لە کێشەکان بکەین زۆر جارێک کەسەکان پێشینەیان هەیە کە زۆر جار بە لێبوردنی گشتیەکەون زۆر جار لە ڕێگەی سڵحی عەشایری کێشەکان چارەسەر ئەکرێ ناڵن دادگاکان مەسەلەن ئینشاءاتی بکرێ زۆر جار من کەسێک ئەکوژم یان کەسێکی تر کەسێک کەشتێکی لە پشتەوەیە مەسەلەن حیزبێ پشگیری لەسەرەکە زۆر جار دادگا ناتوانێت کارەکانی خۆی بەسەر بەخۆی بکە لەبەرەوەی کەسانی بەرپرس و حیزبی لە پشتەوە کاتە ئیشەکە و وڵش جۆرێک لە جۆرەکان ئەو شتە شەلە لێنێت و بەم جۆرە کێشەکان لە کۆمەڵگا سەرەکێشێت. ئەو کەسە کە کوشتوویەتی کوشتونی زاوای هەم پرساکەی خۆمە بەس غەیر کاکەیە کاکەی نییە ینی لەو حاڵەتە کاکەی نییە ئەم کەسە زاواکەمان کاکەی نییە بەردەمی دادوەر وتی ئەسی من کەمێ مشکیلەم بووە لەگەڵ دیوانە بەس کە من ئاگادار بم ئەم کابرا ڕاست ناگا هیچ مشکلێکی لەگەڵ دیوانە نەبووە لەبەر ئەوەی دیوان هەر مشکلێکی هەبێ بە من ئەڵێ هیچ مشکلەیەکی نەبووە و ڕاستیش نییە من باوەڕ ناکەمەوە مەسەلە ئەم مەسەلەشە دەستی کەسیتیانێ بە عەقڵی من بە بۆچینی من بە عەقڵی ئەم کەسەی کە من بیناسم و بڕوا پەیوەندی بە داعاشۆیە لەگەڵ داعاش بەڵێ شەکەڵگرتنە بۆ نمونە بێژنی سە کەسەیە دژمندارە کەسەیە پێشمەرگەیە کەسەیە ئاسای شەکشەیە شۆرتەیە بە پێ یاسایی ئەگەر بتوێت کە ئینسانی هەموو کەسە چەکی هەبێ چەکی هەڵگرێ ئەبێ بە لە مەرجەبی هەیە لەو جێگەی کە تەسلیمی کاتەوە لە حاڵەتی داوامە بگەڕێتەوە بەبێت چەک بگەڕێتەوە دیاردەی خۆی بوونی زۆری چەکە بێ حکوومەت یارێن بکەوێتەوە بازاڕان بازاری قاچاقچیانە یان بکەوێتەوە کەسانی کە بە چەکیان پێ دەست بەسەریانگە ڕایانگرێ